شش کسی تازه هبوده هرێمی کوردستان کسی دوێ چارچوبێ داژی گرۆژی مەخواست ئەموار ببینن حواڵێژن ڕاژی ڕاستی vê derê da li nav hez vê derê بس مردنیش بس ئەوڕۆ دوو کەس بوده Ama em şey başvuru ve alê kurune daha çêkire ئەمڕۆ شاندێکی خانمانی هەدەفە سەردانی ژنانی بزوتنەوەی گۆڕانیان کرد بە خێراتنێکی گەرمیان لێ دەکەین داواکاری ژنانی هەدەپە بۆ ئێمە لەسەر دوو چەمک بوو یەکێکیانەوە بوو کە وەکو بزوتنەوەی گۆڕان کە ئێمە کۆمەڵێک ژنین لە ناو بزوتنەوەی گۆڕانە لە ئۆرگانە حیزبەکاندا کار دەکەین پشتگیری هەدەپە بکەین لە کاتێکە لەم کاتەدا کە هەنێ لە ئەندامەکان بەداخەوە لە زیندانەکانی تورکیادا گیراون پشتگیری تەواو لە هەموو خەباتێکی مەدەنی هەموو پارتەکانی کوردستانی هەر چوار پارچی کوردستان دەکەین و داواکاری دی ئەوان ئەوە بوو کە وەکو ژنانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ژنانی هەدەپە و هەتا ژنانی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان مە پەیوەندی مە بەهێزتر بێ و وەکو شاندێک چێ بکەین بەیەکەوانێ هین هەبێ پەیوەندی هەبێ ئەمە هەردوو داواکاری وان بوو من هەرەمەیە بەبیری هەموو کەسێکی بهێنمەوانەیە کە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونیەوانێ پاڵپشتی لە هەموو داوایەکی نەتەوەیی کورد کردووە لە کاتی خۆیدا کاک نێوشیروان بەشداری کۆبوونەوەکانی نەکرد کە لەلایەن دەوڵەتی تورکیەوە بانکرا بوو بۆی بەشداری بێ لە کۆبوونەوەکاندا وتی لە وڵاتێکدا کە کوردەکانی بەدەستی دەوڵەتەکەی ئەچەوسێنەوانێ ناچم بۆ بەشداری ئەوە و ئێمە لەسەر هەمان ڕێچکی کاک نێوشیروان کە عومەری سێعەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و هەموو ئۆرگانەکان لەسەر هەمان ڕێچکە بەردەوامین و پشتگیری تەواوی هەدەپە و هەموو کوردان و هەموو بەرخودانی کوردان لە هەموو چاوپارتی کوردستان دەکەین و بە خێراتن سەرچاو hem ser rewşa jinan hem li ser rewşa